دیمەنی پاڵپێوەنانی پارێزگاری هەولێر لەلایەن پاسەوانی کوڕێکی سەرۆکی حکوومەتەوە لە ئاهەنگی دامەزاندنی پارتی کاردانەوەی زۆری لەکەوتەوە. ئومێد خۆشناو کاتێک دەیەوێت هاوشێوەی پاسەوانەکانی کوڕەکەی مەسرور بارزانی خەڵک لە بەردەم ڕێگەکە دروست بخاتەوە. بەم جۆرە پاسەوانەکان پاڵ بەوی شەو دەنێن بە بێحسابکردن بۆ پۆست و پێگەکەی کە پارێزگاری پایتەختی هەرێمی کوردستانە. ئەوەشی جێگەی سەرنج بووە بڵاوکردنەوەی ڤیدۆکەی لە هەندێک پێیجی نزیک پارتی بوو کە ئەمەش وەک هەندێک دەڵێن وەک پەیامێکە تا بە خەڵک بڵێن ئەوان وەک بەردەست و پاسەوان سەیری بەرپرسانی حکوومەتیش دەکەن، تەنانەت ئەگەر پارێزگاریش بێت. لەگەڵەوەی پارێزگاری هەولێر ئامادە نەبووە ڕوونکردنەوە لەسەر ڕووداوەکە بدات. بەشێکی چاودێران دەڵێن ناکرێت پارێزگاری پایتەختی هەرێمێک بیت و پۆستێکی فەرمی و حکومیت هەبێت ئەرکەکەی خۆتت بیر بچێتەوە و ڕێگا بۆ منداڵێکی بەرپرس خۆش بکەیت. لەگەڵەوەشدا ئەو کارت پێڕەوا نەبین و پاڵ بەخۆشتەوە بنێن هەتا منداڵی بەرپرسەکە ڕێ بکات. بەشێک لە وڵاتیان وەک تەنس دەڵێن هەڵسوکەوتێکی زۆر جوانە، دەستیان خۆش بێت. ئەو برادەرە زۆر بە ئەمەک وەفادارە بۆ ڕێبازەکەی و ئاوا وەڵامی بدرێتەوە، چونکە ئەو پارێزگارە لە کاتی هەر کێشێک لە شاری هەولێر نکوڵی لێ دەکات و بەرگری لە حەزبەکەی دەکات و پاساویش بۆ کەم و کورتەکان دەهێنێتەوە. بەڵام لای پاسەوانی منداڵی بەرپرسانی حزبەکەشی بەم جۆرە ڕێزی لێ دەگرن. هاوکات هە لە ساڵاتی حزبەکەیدا پارتی لە پەرلەمانی کوردستان ئاهەنگی حزبەکەی گێڕا و ڤیدۆی گۆرانی و یادی لەدایکبوونی مەسعود بارزانی سەرۆکی حزبەکەشی بڵاو کردەوە. ئەمەش وەک بەشێکی شارەزایان دەڵێن بۆ بێئومێدکردنی خەڵک لە دەنگدان و پەرلەمان با مەبەست کارێکی لەو جۆرە دەکەن. ئەمەش هاوکاتە لەگەڵەوەی کە هەردوو حزبی دەسەڵات گرفت بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان دروست دەکەن لە ترسی کەمکردنی زیاتری دەنگ و کەمکردنی پێگە و کورسیەکانیان.